دەتان باش و بۆ ڕۆماڵێکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە لەسەر وتوێژی ڕوبەڕوو وە ڕاستەوخۆی هەردوو کاندید بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا. هەریەک لەو دوو کاندیدا ئەمە یەکەمین وتوێژی ڕاستەوخۆی ڕوبەڕووی نێوانیان بووە، هەروەها دوهەمین دانەشە بەر لە هەڵبژاردنەکەی ڕۆژی 5 مانگی 11 بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. لەم ڕووماڵە تایبەتیەدا سیروان قەچۆ لە نیویۆرکەوە لەگەڵماندا دەبێت، هەروەها هێرۆ زەنگەنە لە واشنگتنەوە. بە پێچەوانەی ئەوەی کە چاوەڕوان دەکرا چەند ڕۆژێک لەمەوبەر هەموو قسە و باسەکان لەسەر ئەوە بوون کە بابەتی ئابووری دەبێتە بابەتی سەرەکی ئەم وتوێژە ڕوبەڕووە ڕاستەوخۆیی نێوان هەردوو کاندید. بەڵام ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری خۆیانیان هەبووە و بە تایبەتیش هێرشەکانی ڕۆژی سێشەممەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل. هەر بۆیەشە لەم وتوێژە ڕاستەوخۆ ڕوبەڕووەدا یەکەم پرسیار سەبارەت بە دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. کاندیدەکان هەریەکە ڕای خۆی بە جیاواز دەدا. با سەرەتا بچینە لای هێرۆ زەنگەنە. هێرۆ، ئەڵبەتە 3 هەفتە لەمەوبەر یەکەم وتوێژی ڕاستەوخۆ ڕوبەڕووی هەردوو کاندیدی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ و کامالا هێریس بوو و ئێستاش شەوی ڕابردوو با بڵین یەکەم وتوێژی ڕاستەوخۆ ڕوبەڕووی نێوان تیم واڵز کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا، هەروەها جێی دی ڤانس کاندیدی کۆماری بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا. چ جیاوازیەک لە نێوان ئەو دوو توێژەدا بوو، کاندیدەکانی سەرۆکایەتی و کاندیدەکانی جێگری سەرۆک؟ بەڵێن دەکرێت بڵم جیاوازێکی زۆر هەبوو، بەڵام چونکە با بڵین ینی ماوەیەکی زۆرە و توێژێکی لەم جۆرەمان گوێ نەبووە. ئەتوانم بڵێم مشتومڕێکی سیڤیلانە بوو، باسییان لە زۆر بابەتەکانی سیاسەتی بە تایبەتی ناوخۆی ئەمریکا کرد، بۆ چوونی حزبەکانیان، بۆ چوونی جیاوازیان مشتومڕێکی زۆریان کرد. لە زۆر ڕووەوە جیاوازێکی زۆری هەبوو بە بەراورد لەگەڵ ئەو دیبیتەی کە بینیمان لە نێوان کامالا هێریس و هەروەها با بڵین دۆناڵد ترامپ کە تا ئەندازەیەک هێرشێکی زۆر توندیان کردە سەر کەسایەتی یەکتری، هەندێک قسەی چۆنەڵەی نەشیاویان بەرامبەر بە یەکتری، و تۆ تەنانەت لە زۆربەی شوێنەکانە دەمانبینی دۆناڵد ترامپ سەیری کامالا هێریسیشی نەکرد، بەڵام ئەمە بە پێچەوانەوە بوو، تەماشای یەکتریانە کرد، قسەیان لەگەڵ یەکا ئەکرد، با بڵین ینی زیاتر چۆنەڵی مشتومڕێک بوو کە لە یەکتری تێبگەن. باسییان ینی هەردووکیشیان باسییان لە زەمینەی هاوبەش ئەکرد، دۆزینەوەی زەمینەیەکی هاوبەش لە نێوان با بڵێن حزبەکاندا بۆ پێکەوە کارکردن و بەم شێوەیە، کەواتە جیاوازێکی زۆرم بینی بە بەراورد لەگەڵ دیبیتی ڕابردوو. وەیەکێک بوو لە خاڵە سەرنجڕاکێشەکان لە زۆر بابەتە دەیانگوو هاوڕای و جیاوازیەکانیان دەگەڕاندەوە بۆ سیاسەتەکانی هەردوو کاندید بۆ سەرۆکایەتی، دۆناڵد ترامپ لەلایەک و کامالا هێریس لایەک. سیروان، تۆ ڕاچیە لەسەر ئەو زەمینە هاوبەشە و زەمینە جیاوازیەکەی نێوان کاندیدەکانی سەرۆکایەتی؟ براستی وەکو تێژی گوت ینی تیم واڵز و جێی دی ڤانس gelek caran digotin digo zemînekî hevbeş heye li ser mijarên serekî, li ser abûriya Amerîka, li ser bîmeya saxlemiyê, li ser krîza koçberiyê û her wiha li ser mijarên wekû nimûne perwerdeya zarokan yan jî mafê ji ber birina zarokan. Yanî digo evaya pirsgirêk e kur dihatin pênasîne pênasî bi wekê kirin ku pirsgirêk li Amerîka lê her yek siyaseta kandîdê xwe da pêş. Yanî wekû nimûne yanî gelek caran J.D. Vance diçû dihat li dora wê yekê digeriyar digo sedema krîza xanîbûnê li Amerîka, zêdebûna perê xaniya yan nirxê xaniya li Amerîka ew
بۆ هەژمارەکە گەلێکە مەزنج کوچبەران هاتنە بە تایبەت وان چهار ساڵên داویدا بۆ بایدن و هێرس ڕێڤەبەریان خۆشکاسپی دکن ئەو بە تایبەت ڕسمیل هێرس دەکرد بۆ هێرس تەف دەزانن کەمەوە هێرس دۆسەیە کۆچبەری یاستەر سینۆری بنابەرە ئەمریکا بۆ مەسیکە خست بوو دەستی خۆدە جێدی ڤانس بێتر لەسەر وەیەکێ تەکەس دەکرد بەڵێن لە ئالیەتن مەسەرەن ئەم بێژن پرسگرێکە ئازادیا ji ber birina zarokan yani tim Walls gotko divê li Amerîka qanûn yani anka wekû herkes dizane qanûna federal bo parastina mafê ji ber birina zarokan hat rawestandin rê li ber wekê hat girtin ew Trump bu yekê tamambar dikir çima ji ber got Trump sê dadwera destûriya dadwera bilindiya Amerîka anî sê kesnî koneparêz bûn konservatîv bûn gokarî bûn وی یک سانه دهندره محکمه دستوری یا جدادگاه دستوری لامریکا ورگوارتن جبر له حرضوا تكون قال لك قال سكريكا سينور وقال لك جيرو كندن هنا لسياسه وان وشارسري ديتنا شارسريان حريك لغور نارينا ترامب جالي كيفا وكمال هريس جالي سيروان جري عمتي بي بەڵێ هێرۆ فەرموو بڵێن دەمەوێت ینی ئاماژەبەوەی سیروان کە ئاماژەی پێکرد بە تایبەتی لەسەر بابەتی سنوور و بابەتی کۆچبەری ینی مشتومڕەکەیان ئەوەندە بەهێز بوو لەوەیە کە با بڵێن CBS ناچار بوو بۆ هەندێک مایکەکانیشی میوت کرد لەوەیە کە تەنها شوێن بوو کە مشتومڕێکی زۆر تند لە نێوانیاندا ڕوویدا تەنانەت ینی وەکو ئێمە دەزانین جێدیڤان کە جێدیڤانس سیاسەتەکانی کاملا هێرس بە تایبەتی کە ناوی کاملا هێرس ێبر تۆمەتبارێک کرد بە زیادبوونی کۆچبەری نایاسایی لە وڵاتەکەیەوە هەروەها لەوەیە مشتومڕێکی تند لە نێوانیان ڕوویدا لە سەبارەت بە هەبوونی کۆچبەری یاسایی و یاساکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ینی جیاوازێکی زۆر هەبوو لە بابەتی کۆچبەری کە لە هەمووی زیاتر مشتومڕەکە وای لێهات کە مایکەکانیان بوەستێنرێت جیاوازەکە زۆر بوو لە نێوانیانە هەرچەند لە هەردووچیاندایان گوت دەبێت دۆسەی کۆچەری چارەسەر بکرێت بەڵام تیم واڵز زیاتر جەختی لەوە دەکردەوە کە وەکو بڵێ بەرنووسێکی هاوبەشە بوو لە کۆنگرێسی ئەمریکادا بەڵام لەسەر داوای دانەڵد ترامپ ئەو بەرنووسە پەسەند نەکرا یعنی ئەمە یەکێک بوو لەو خاڵە گەورانە هێرۆ لەسەر دۆسەی مناڵ لەباربردن جیاوازیەکە هەر وەکو جیاوازی نێوان کاملا هێرس و دانەڵد ترامپ بوو یا شتێکی تری نوێیان پێ بوو شتە نوێیەکە ئەوە بوو با بڵین تیم واڵز کە بە جێدیڤانسی وت ئێوە بە تەواوەتی دژی با بڵین مناڵ لەباربردن دەتانەوێت لە تەواوی وڵاتدا مناڵ لەباربردن قەدەغە بکرێ ئەویش بە پێچەوانەیە ئەوتینە ئێمە ئەوەمان ناوێ کە لە تەواوی وڵاتدا مناڵ لەباربردن قەدەغە بکرێ ڕاستە ئێمە دەمانەوێت ژیان هەبێ دەمانەوێت با بڵین تەندروستێکی باشتر هەبێ دەمانێت خێزانەکان پلانی باشتریان هەبێ ینی باسی لەم بابەتانە کرد بەڵام لەو لاشەوە جێدیڤانس تیم واڵز و دیموکراتەکانی بەوە تۆمەتبار کرد کە ئێوە دەتانەوێت ینی پشتیوانی لە مناڵ لەباربردنەکەن ئەمجا با بڵین وازیش بۆ جوابیدایەوە کە نەخێرێمە پشتیوانی لە مناڵ لەباربردن ناکەین بەڵکو پشتیوانی لە ژنانەکەین پشتیوانی لەوە ئەکەین کە ژنان با بڵین خۆیان بژاردی خۆیان هەبێ پشتیوانی لە تەندروستێکی باشی ژنانەکەین ینی لەوێشە چۆنەڵی مشتومڕێکی گەرم لە نێوانیاندا ڕوویداوە هەردووکیان سیاسەتەکانی خۆیان ئاماژیان بە سیاسەتەکانی خۆیان کرد لەسەر مەسەلەی بابەتی مناڵ لەباربردن و ئەمەش شتێکە کە شتێکی تازە نییە بەڵێن لە مشتومڕی نێوان کاملا هێرس و ترامپیش بابەتێکی ینی ئەمە بوو بە مشتومڕێکی گەرم لە نێوان ئەواندا تەنانەت بەو ڕادەیی کە دانەڵد ترامپ ینی بە شێوەیەکی ناڕاستیش ئاماژەی بەوە کرد کە دیموکراتەکان کاتێکە مناڵیش لەدایک ئەبێ دەیانەوێت با بڵین بژار دەبێ ئایا مناڵەکە بهێڵن یانە هێڵن کەواتە لە نۆمانگیشا بەڵام ئەمەش کە شتێکی ڕاست نەبوو لێرەشا مشتومڕێکی تند ڕوویدا بەڵام بەو شێوەیە نەبوو کە بەو شێوەیە کە لە دبێتی ڕابردووە ئێمە بینیمان بەڵێ لەسەر مەسەلەی دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیروان پرسیارێکم هەیە بۆ تۆ تیم واڵز ئاماژەی بەوە کرد کە ئەمریکا وابەستەیە بە پاراستنی ئیسرائیل هەروەهاش بە پاراستنی هاوپەیمانەکانی ئیسرائیل لە هەر ڕەشۆ مەترسیەکی بە تایبەتیش لەو ناوچەی جیهاندا بەهۆی ئێرانەوە بێتە سەریان لە کاتێکا جێدی ڤانس ئاماژەی بەوە کرد دەڵێت تەنانەت ئەو هێرشەی کە ڕۆژی سێشەممە کۆماری ئیسلامی ئێران کردی ئەوە بەهۆی ئەوەیە ئەو پارانەی کە بۆ ئێران
ینی هاتوونەتە دەرێ لە بانکەکانە بەهۆی هەورکردنەوەی سزاکانەوە بۆ وای مەزەندەکرد کە نزیکەی 100 ملیار دۆلار بێت ئەڵێ بۆ پارانە ئێران چەکی کڕیوە و توانیوێتی ئیسرائیل بەردەوام کات و بەردەوامیش هەڕەشە و مەترسی بێ لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. سیروان ئەم بابەتە لە ناو دەنگدەری ئەمریکاییدا چەندێک گرنگی پێدرێ. بله بەڵێن ینی بڕاستی وەختا ئەو ئاخافتن هاتە گرن ئەم لێدەکێ لە جهەکی لە چایخاناکێ لە نیویۆرکێ لەگەل هەنێک خەڵکێمە تەماشە دەکرد وەختا ئەو ئاخافتن هاتە گرن خەلکێ بپڕانی ینی لە دژی وێ دەربرین نەرینە خۆ دەربریکردن ژێر گۆل ئەمریکان ها نەرینەکە جودا ینی دو نەرینên جودا هەن لە ئەمریکا دەبێژن gelek kes dibêjin dengderên Amerîkî bibîştî dibêjin İsraîl hevalbenda herî nêzîkî ya Amerîkayê divê Amerîka alîkariya wê bike piştgiriya wê ya darayî leşkerî bike heta ku berevaniya xwe bike lê sînordar be ew sînorya han çi sînorê ku divê ev alîkariya leşkerî ya İsraîlê nebe sedema kuştina sivîlan li Gaza û gelek niha deng derkevin kuştira sivîlan li Libnanê J.D. Vance cîgirê berbijare serokatiya komarî li ser wê yekê xeskir ku ev kesana hatine bi awayekî nebre pêk vî şerê rojata navîn bi rêvet bin ji aliyekî dixwazin danûstandinên navokî li gel Îranê vejînin û berdewam bikin piştgiriya Îranê bikin ew perên ku wekû te jî got ew perên ku li gor dibêjin ku dema Obama di siyaseta Obama dest pêkir hat dayîn bo hikûmeta İranî bo rejîma İranî li dijî İsraîlên hat têv kar anîn û alîkariya İsraîlê jî alîkariya Amerîka بۆ ئیسرائیلێ نەگەهشتیە نەبوویە سەدەم کۆچارەسەریەک دێتێ ئەوای حتا ڕادەیەکێ خاڵە بۆ ترامپ ژی دەبێتە یەکێدا لەگەل کەمەڵە هێرسدە بەحساوەیەکێت کرد هێرس ژعالێکی دە پشتگیریا ئیسرائیلێ دکە و ژعالێکی تشارەسەریە ناگەرە وان گوت هەر دەگۆ لە تشتا نەزەڵ ئەو گۆ حەقانها ئالیێن کۆماریان نەجێ دیڤانس ئیشەف و نجی دالن ترامپ استراتیژیک زلال هم بر روشا لروجلاتا ناوی کونها دبی چینا دبیجن هم پشگیری اسرائیل دکن لی افشار گوهایی چینا بگو بردوام ببکه لی زلاله یک دفرده هیا باید تشتکی بالکش و کوبراستی ایشه بشی موالا خدای جی دی وانس دو جاران بحثا ویکن يعني چرا خلقانی تر لسر ئاماژەی پێکرد بەڵێن وەکو سیروان ئاماژەی پێکرد هەردووکیشیان ینی کەسیان یعنی چۆنەڵی بۆچوونەکان لە یەک جیانە بوو لەسەر بابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەردووکیان وابەستە بوون بە ئاسایشی ئیسرائیلەوە هەردووکیان پێیان وابوو دەبێت ئیسرائیل بپارێزرێ بەڵام دەبێت شەڕەکەش کۆتایی پێبێت دەبێت ئەم شەڕەش نەبێت کەواتە یعنی میکانیزمی کارکردنیان بۆ سەر سەوداکردن لەگەڵ دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جیاواز بوو منمونە خۆ دەزانی هێرە دیموکراتەکان باز لە چیەکەن دەڵێن ئەگەر هاتبا و داناڵد ترامپ لە ڕێکەوتنە ناوچیەکە تاگلایەنە نەکشایەتەوە ئێران ئێستا بەو شێوەیە نزیک نەدەبووە لە بەرهەمێنانی چەکی ناوچی ینی زۆر ئاماژە بەوە کراکە ئێران هێندەی نەماوە بۆمبە ناوچەکە دروستکە ئەلبەت لە میکانیزمەکانە جیاوازیان هەیە ئاماژەی بە شتێکیش کرد دەمەوێت ئەمەش ئاماژەی بە شتێک کرد کە متمانەی با بڵین وڵاتانی ناتۆ هاوپەیمانەکان بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمەشی جارێکی تر گەڕاندەوە بۆ ئەوەی کە ترامپ وای کردووە متمانەی ئەمریکا لەو وڵاتانە نەمێنێ ئەمەش کاریگەری بۆ سەر ئەمریکا هەیە باسی لەم خاڵش کردیم باسی لەو خاڵە کرد و داوای ئەوەی کرد کە پێویستە ئەو هاوپەیمانەتیە زیاتر تۆکمە بکرێت هێرۆ لەبەر کات بابینە سەر دۆسی منباربردن ئەمە دیسانەوە لە لای هەم جێدی ڤانس و هەروەها لە لای تیم واڵز بابەتێکی مشتومڕ لەسەر بوو بەڵێ دۆسەی مناڵە باربردن هەروەکو ئاماژەمان پێکرد بەڵێن دۆسەی مناڵە باربردن زۆر لەسەری ڕاوەستان و هەردووکیشیان با بڵێن بۆچوونەکانی خۆیان لەسەر بابەتی منداڵە باربردن خستە با بڵێن باس کرد وە لە هەمان کاتیشا هەروەکو ئاماژەم پێکرد تیمواز ئاماژەی بۆش کرد کە ئەوان پشتیوانی لە ژنان ئەکەن و نایەنەوێ با بڵێن ئەیانەوێ ژنان خۆیان بڕیار بدەن لەمە و هەروەها جێدی ڤانسیش ئاماژەی بەو ئەکرد کە نایەنەوێ یعنی لەگەڵ
لەگەڵ ئەوەیانین بە تەواوەتی منداڵەبار بردن قەدەغە بکرێ هیچ باسی ئەوەی نەکرد هەرچەندە ئاماژەی بۆش نەکرد کە لەگەڵ مندا ینی بژاردت بدرێتەوە دەست ژنان بۆ بابەتی منداڵەبار بردن بەڵام بڵێن منی بابەتێکی تر کە بەلامەوە سەرنجڕاکێش بوو و مشتومڕێکی زۆریشی کرا لە نێوانیاندا و ئەمەش بابەتێکی سەرنجڕاکێشە لە تەواوی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا بابەتی کۆنتترۆلکردنی چەکە باسییان زۆر لە بابەتی کۆنتترۆلکردنی چەک کرد و هەروەها یەکێک لە پرسیارەکانیش ئەوە بوو لە دوایین دۆسەی با بڵێن هێرشی هەڕەمەکی کە لە قوتابخانەیە کرا دایک و باوکی خوێندکارەکە سزادراون پرسیارەکە لەوە کراکە ئایا ئەمە دایک و باوکی خوێندکارەکە با بڵین سزادراون یەکەم پرسیارەکە سەرەتا ئاراستەی جێدی ڤانس کرا کە ئەگەر ئەو بواە لەگەڵ هەمان بڕیارە ئەبوو ئەوتی من ئەو بڕیارە ئەهێڵمەوە بۆ بابەتی با بڵین بۆ بابەتی کاربەرستانی چەسپاندنی یاسا دانی بەوە دانەنا کە پێویستە دایک و باوکەکان سزا بدرێن یاننا بە هیچ شێوەیەک ئاماژەی بۆ نەکرد بەڵام باسی لەوە کرد کە ئێمە هەمووی دەبێت مناڵەکان بپارێزین و پاراستنەکەشی بە قەدەغەکردنی چەک نییە بەڵام لەو لاشەوە تیمواز ئاماژەی بۆ کرد کە مەسلەی با بڵین ئەو بابەتی کە پێڵێن ڕێد فلاگ ئەوەی کە ئەگەر بزانن ینی لە دەسەڵاتی خەڵکی بەیەکەوە کۆ ببنەوە کامە لە چەند ویلایەتێک کە تاکو ئیستا جێبەجێ کراوە ئەمە یەکێکە لە یاساکانی کە دیموکراتەکان ئەڵێن دیموکراتەک با بڵین یەکێک بۆ لەو یاسانەی کە دوایین یاسای با بڵین کۆنتترۆلکردنی چەک بووە کە لەلایەن دیموکراتەکانەوە پشتیوانی لێ ئەکرێ بۆ پێڵێن ڕێد فلاگ و بۆ قەدەغەکردنی چەکە یاخود خەڵکی بتوانن پێکەوە بە هاوبەشی داوا بکەن کە کەسێک چەکەکەی لێ بسەندرێتەوە کەسێک بڵێن ئەمە مەترسیە بۆ سەر کۆمەلگا نابێت چەکی هەبێ لەلایەن دادگاوە بە فەرمی دەتوانرێت چەکەکەی لێ بسەندرێتەوە بەڵێ پشتیوانی لەو یاسایە ئەکرد و هەروەها باسییان لەوە کرد کە دەبێت خوێندنگاکان با بڵێن پارێزراوتر بکرێ بۆ چوونی جیاوازیانەیە بێگومان ئەمە ژێکێکە لە بۆ چوونەک جیاوازەکانی کە بە شێوەیەکی گشتی لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکاندا بۆ چوونی جیاواز هەیە لەسەری و هەرچەندە تیمواز چەند جارێک ئاماژەی بۆ کرد کە ئەویش پشتیوانی لە بەندی دووی دەستوری دەکا کە بەندی دووی دەستوری مافی خاوەندارێتی چەک لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە خەڵکی دەداویشتی ئەویش پشتیوانی لەکا وەهوتی بۆ خۆشی کەسێکە کە چێکی هەیە بۆ ڕاوکردن بەڵام ئەبێ ئەم شتانە بە پێی یاسا ڕێک بخرێت و بەو شێوەیە نەبێکە هەموو کەسێک بتوانن چەک بکڕن پیرمان لە دۆسەی ئابووریدا کاتێککە هاتە سەر بابەتی گرانی کاندیدەکان توانیان دڵنیاییەک بە دەنگدەرانی ئەمریکایی بدەن کە بەڕێوەبەرایەتیەکە هەر کامێکیان بێت دیموکرات بێ یا کۆماری ڕۆژی ئابووری چاکە بێتەوە و خەڵک هەر هیچ نەبێ بڕێ بەرگرانیەکانی ئەو گرانی لەسەر شانیانە کەمە بێتەوە بڵێن ینی بەری هەر تشتی جێدی ڤانس دیسە گوتارە دۆناڵد ترامپ دووبارەت کرد و 4 ساڵên dawî de enflasyon giştî asteke herî bilind hejmarê xwarinê nirxê xwarinê bilind bûye nirxê benzînê bilind bûye nirxê kirîna xaniya kiriya xaniya bilind bûye û vana giş rastî bi rastî her kes dizane û di enflasyon di demekê de hat û korona hebû yanî چند رفتای کرونا هبو و مشبیر نکن و ابیک دم داوود کیم بود یعنی انفلاسیون کیم بود راست دستپیکی هبو دستپیک سروکاتیا بایدن هبو لی حکومت فدرال الگور هجماری وان ابیک کیم بود جی دی ڤانس دبیجه یک سدمین تکچونا و یکی اوه و حکومت فدرال نکاری بو خفگرین آستا جارادن آستا بری درکتنا ویروسا کرونا و بلاونا ویروسا کرونا جبر لی برسوا دموکراتان بکشتی چاویه و یا تمواز ایش چاو بو او دکارن آبوریه که جنوب آوابم بو دناف چینن جواکیین هری نزم ده گاربن آبوریه دناف ام بیجن پشگیریا کارسازیین بچوچ بکن پشگیریا چینا ناوین بکن بو چینا سرکی امریکا و سدما سرکی یا پیشکستنا آبوریا وی ولاتی وکو نمونه تاکس کردید یعنی یان او متمانەیە باجێک و هەر مناڵێک کەسێکی لە ئەمریکا چێ ببە ساڵی ئەو پێشنیار دەکەن ینی کەمپێنە کەمەڵە هێرس پێشنیار دەکەن بۆ 6,000 دلار ji بۆ هەر زارۆکێکی نوش دایک بدە بتە وەرەوەی مایداین ئەف پەرانە ساڵانە وێ پشتگیریە vejandina aburî bikin lê sedî sed demokrat duê pirsî bibûrin komarî
بێژن باشە تێوان پێراشکو بینە پرسگرێکەوە بۆ دەبێت ئابوووریەکێک چێکە ئەف پرسگرێکن سەرەکی بە خودمونە هەگەر يعني وەکو سکاترژی بۆتی بۆ یەک پرسگرێکên دەرکەتنا کشن کریزên ئابووری هەبوونا کریزا کۆچبەریە بخۆیە و ئەف jî خالێکە هێرۆ باش سەر ئاخری هێرۆ هیچ شتێکی تر ماوە باسی بەڵێن تەنها ینی دەمەویست ئاماژە بۆ بکەم لە کۆتایەکەشە ینی پێش کۆتایی هاتن بە دیبێتەکە ئەوان جارێکی تر مشتومڕێکی گەرمیان لەسەر بابەتی دیموکراسی لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا باس کردەوە مە شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو کاتێککە پرسیار لە جێدی ڤانس کرا تۆ پشتیوانی لە ترامپ کردەوە ترامپیش تا ئێستا ناڵێکە هەڵبژاردنەکانی ڕابردوو دۆڕاوە ئایا ئەگەر ئەم هەڵبژاردنە بە هەمان شێوە بێ ئێوەدان بە با بڵین ئەنجامەکانی هەڵبژاردننا دەنێن جارێکی تر ئەو لەوێ لە پرسیارەکە خۆی لادا و بابەتەکەی بردەوە سەر ئابووری ینی یەکسەر وتی گرنگیەکە ئێمە ئابووریە و گرنگیمان ئەوەیە نرخی شتومەک لە بازارەکانە گرانە بەڵام جارێکی تر کاتێک هاتەوە سەر وەڵامدانەوەی پرسیارەکە ئاماژەی بۆ کرد دانی بەوەدانا کە با بڵین بەڵێ با بڵین پشتیوانی لە ئەنجامەکانی هەڵبژاردنە کات و پێویستە بەو شێوەیە بێت کە پشتیوانی لە یەکتر بکەن و پێکەوە کار بکەن مەشەمبوونی ئەمەی لەبەرەوەی کە جارێکیکە ڕووداوی وەکو شەشی مانگی یەکی ساڵی 2021 و هێرشکردنە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا دووبارە نەبێتەوە سیروان لە نیویۆرکەوە دوا قسە بۆ تۆ بەجێهێڵی بله بەڵێم ڕاستی ینی تشتاحری باکێشم بوو بۆ لە نیویۆرک گەلێک چون گەلێک جیها هەم لە پێشەوەهیا CBS نیوز و هەمژی لە گەلێک مەیخانە و چایخانە و قەهوەخانە لەوێ دەکێت شتێکی باکێش هەبوو نیویۆرک وەکو ویلایە و وەکو باژار دموکراتن لەوێ دەکێ گەلێک دەنگێن پشتگیریا ترامپ دەکەن وەکو نمونە لە پێش ئاواهیا CBS پروتستۆکە مەزن خۆپێشاندانێکە مەزنش بۆ پشتگیریا جێدی ڤانس و دۆنالد ترامپ هەبوو باش بۆم تشتی باکێش بوو ڕاستی دڤان دیبێتên جیگرê serokê de dîst jî belkî nelgor asta ya cîgir yan berbijارên serokatiyê bin lê dîst jî di çarçaweya rojava siyaseta Amerîkî barê dikişîn bi taybet bajarekî pir reng û pir netew û kur nevînên siyasî wekû New York سیروان هێرۆ سپاس بۆ ئامادەبوونتان لەم ڕووماڵە تایبەتەدا ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا ڕووماڵی داهاتوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە هەر لە خۆشیە جێتان بێڵی Honey?